چۆن بەرگری خۆمان بەهێز بکەین بەرامبەر پەتا و هەڵامەتی کۆڕۆنا. یەکەم، لە بری شەکر ئاوی نێولیمۆ بکەرە ناو پەرداخە چاکەتەوە، یان نەتوانی بیکەیتە ناو پەرداخێک ئاوی کوڵاوەوە بە 20 خولەک هەوڵدا بیخۆیتەوە. دووهەم، بە هەموو شێوەیەک ئەوەی با شەکری دەستکرد دروست دەکرێت وازی لێبێنە، وەکو پاقڵاوە و برمە و هاوشێوەکانی، ساردەمەنیا گازیەکان، دۆندرمە و ئایسکرێم و هاو بابەتەکانی، شەربەتە بازرگانی و شەکریەکان، تا دوایی لە بەرامبەریشدا شەکرە سروشتیەکانی ناومیوەکان بخۆن، وەکو فرەکتۆز و لاکتۆز و گەلاکتۆز و تا دوایی تاقی بکەنەوە. زۆر زۆر سوودمەند دەبن. سەرێشە و پەتا و هەڵامەت کۆتایی پێدێت بە ئیزنی پەروەردگار. ئاوی لیمۆ توانای بەرگری لەش بەهێز دەکات، ڕەنجی پێستت جوان دەکات، یارمەتی سیستەمی هەرسکردن دەدات، چێشی زیادەی لەش دادەبەزێنێت، سیستەمی هەناسەدان پاک و فرێش دەکات، ڕێگا لە دروستبوونی بەردی گورچیلە دەگرێت. باشترین چارەسەرە بۆ بەهێزکردنی بەرگری لەشت دژ بە پەتا و هەڵامەتی کۆڕۆنا.